بڕیاردەری لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان ڕایدەگەێنێت قوتابیانی خۆپشاندەر بە شێوەیەکی دڕندانە مامەڵەیان لەگەڵدا کراوە و ئەشکەنجە دراون و توندوتیژیان بەرامبەر کراوە. تەنانەت ڕێگە بە پەرلەمانتارانیش نادرێت قوتابیە دەستگیرکراوەکان لە زینداندا ببین و لە نزیکەوە ئاگاداری دۆخیان بن. تاکە هێزێک کە ئەرکێتی ژیانی خۆپیشاندان بپارێزێ و هێزی چالاکە مەدەنیەکانە و ئەرکی شێتی مڵک و ماڵی گشتی بپارێزێ، بەڵام بەداخەوە لە هەولێر و سلێمانی و شارەکانی تری هەرێمی کوردستان هێزی جۆراوجۆر بەکارهێنراوە، وەک ئاسایش، پێشمەرگە، هەندێک هێزی بەکارهێناوە بە جلی مەدەنیەوە کە نازانرێت ئەو هێزانە کێن و لەکوێوە هێنراون. ئەو هێزانە توندوتیژیان بەکارهێناوە وەکو نمونەی زیندوو وەکو گەنجێکی قەڵەم بەدەست کە هەمووتان بینیتان ئەو گەنجانی کە توندیجیان بەرامبەر بەکارهێنراوە نمونی وەکو ئاکار. ئەو گەنجانە گەنجانێکی قەڵەم بەدەستن، گەنجانێکی ئاشتی خوازن، هیچ شتێکیان بەدەستەوە نییە، بەڵام بە توندوتیژی مامەڵەیان لەگەڵدا کردوون، بە کێڤڵی کارەبایی، بە دار و بە سۆندە و بە گازی فرمێسک ڕێژ. بەپێی بە دواداچوونەکانی لیژنەی مافی مرۆڤ تا ئێستا لە سەرجەم پارێزگاکان نزیکەی 300 قوتابی لە زیندانەکاندا ماون و دەست بەسەرن و بە زۆر وشەی نهێنی مۆبایلەکانیان پێکراوەتەوە و ڕێگەیان پێنادێت قسە بکەن و سوکاتی و بێڕێزی زۆریان بەرامبەر کراوە. مامۆستا لە ناویاندا دەستگیر کراوە، قوتابی دەستگیر کراوە، کچیان دەستگیر کردووە، لە دەستگیرکردنەکەشدا پێشەرکاری زۆریان بەرامبەر کردوون. بۆ نمونە مۆبایلەکانیان لێ وەرگرتوون، بە زۆر ئیجباریان کردوون کۆدەکانیان پێ بڵێن، کۆدەکانیان پێکردوونەوە. ئەوەی کە زۆر جێگەی نیگارانیە، بە 8 سەعات جارێک حاجەی خۆیان جێبەجێ کردووە، کە دەڵێم حاجە واتە بۆیان نەبووە تەنانەت دەست بە ئاوگەاندنیشیان لێ قەدەغە کردوون، قسەکردن، دەنگ هەڵبڕین، ڕادەربڕین، هەموو ئەمانە پێچەوانەی بنەماکانی مافی مرۆڤە، هەموو ئەوانە ڕەت دەکەینەوە. بەڵام ئەوە جێگەی نیگەرانیە لە شاری سلێمانی لە 4 جێگا خوێندکاران بۆ منە زیندانی کراون. ئێمە کە بە دواداچوونمان کردووە وەکو پەرلەمانتار، وەکو لیژنەی مافی مرۆڤ، یا وەکو هەر پەرلەمانتارێک ئەرکێتی کە بە دواداچوون بۆ گرفتی هەر هاوڵاتیەکە لە بەرەوە نوێنەری گەلین، بەداخەوە بۆ نمونە لە شارە زوورەوە ئەدنێرن بۆ کانی گۆمە، لە کانی گۆمە بۆ ئاسایشی گشتی، لە ئاسایشی گشتی و بۆ ئاسایشێکی تر. ئەمە چۆن ئەڵێ بە جۆرێک لە جۆرەکان ئەیانەوێ مواتەڵە بە بابەتەکە بکەن، یا جۆرێک لە قەلەقی لە دڵە ڕاوکێ بۆ کە سوکاری گیراوان قوتابیان دروست دەکات. ئێمە پەرلەمانتارێکین، چەند ڕۆژێک لەمەوبەر لەگەڵ برای بەڕێزم مامۆستا عومەر گوڵپی چەند دام و دەستگایەکی ئەمنیمان کردووە، چەند فەرمانگەیەکمان کردووە کە هەواڵی چەند خوێندکارێک یا چەند بەندکراوێک بپرسین یا سۆراخیان بزانین، بەداخەوە دوای چەندین شوێن ئەنجە هەواڵی تەواومان زانی و ئەمە خۆی لە خۆیدا بەڕاستیمە دیسانەوە دەڵێن پێشێلکردنی بنەماکانی مافی مرۆڤە. لە پارێزگای سلێمانی لە 4 شوێن قوتابیان دەستگیر کراون و دەستی بە پەرلەمانتاران کراوە بۆ بینینی قوتابیە دەستگیرکراوەکان. تەنانەت هەواڵیش بە دایک و باوکیان نەدراوە تا دڵنیابن لە سەلامەتی و تەندروستی ڕۆڵەکانیان. هێشتنەوەی قوتابیان لە زیندانەکان بە ژمارەیەکی زۆر کە ئەگەر هەڵەنە بەم ژمارەیان بە پارێزگای هەولێر و سلێمانی و دهۆک و هەموو شارەکانەوە دەگاتە 300 دەستگیرکراو، ئەگەر هەڵەنە بەم بەداخەوە ئێمە لە یەکەم ڕۆژی سەرهەڵدانی گربوونەوەی خوێ قوتابیانەوە بە دواداچوونی وردەکەین لە هەموو دام و دەستگا حکومیەکان، لە بەڕێوبەرە، لە ئاسایشی گشتی، لە بۆ نمونە مەرکەزی شوڕتە و پۆلیس، لە هەموو ئانە بە دواداچوونمان کرد و ئەرقامێکی دەقیقمان دەست نەکەوت و ئەمە جێگەی نیگەرانیە کە دەبوو ئێمە ئەو داتانەمان لابێت. بڕیاردەری لیژنەی مافی مرۆڤ دەڵێت سەرجەم ئەو پێشەلکاریانەی کراون تۆماریان کردووە و ئاراستەی سەرۆکاتی پەرلەمانی دەکەن، ڕایگشتی ژاگەدار دەکەنەوە مامەڵەی هێزامنیەکان جێگەی قبوڵ نییە و پێویستە لێپێچینەوە بکرێت لە هەموو ئەوانەی کوێرانە پەلەماری قوتابیانیان داوە و ئەشکەنجەیان داون و سوکاتیان پێکردوون. ڕامیا عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.